سڵاو ئەم کاتتان باش هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بن وەرزش بکەن بۆەوەی کە سەلامەتی و تەندروستێکی باشتان هەبێت. تەوەری بەرنامەمان ڕاستە خۆ دەچینە ناو بابەتەکە چونکە نەختێکیش بە وەبەردرەنگێ کەوتین دیارە ئەم کوڕە ئێمە ماوەیەکە بێشانسی ڕووی تێکردووە ئەم ڕۆژ بۆشە بێشانسێکی دیکە ڕووی تێکرد. کاپتێن ئەحمەد جەبار تاکە کوردی باشوور کە لە ڕکابەریەکانی پارە ئۆلەمپیکی پاریس بەشداری کرد چاوەڕوانی ئەوەی لێ دەکرا کە بە مەدالیا بێتەوە، بەڵام بەداخەوە هەر لە یەکەم ڕکابەریدا بێشانسی ڕووی تێکرد لە کاتێکدا بە 3 خاڵ لە پێش ڕکابەرەکەی بوو، ئیتر چۆک و پێیان بەریەک کەوت بە بێ فاوڵ، شتێکە خواهینایەتی تووشی پێکان بوو هەرچەند زۆری هەوڵدا، بەڵام دیار بوو کاری کرا بوو ئیتر نەیتوانی لەسەر پێ بوەستێ. بەخێر بێ سەرچاوم کاپتن. بە ئەمە بکەین بە دابوو نەریتێک ئێمە هەر پێشوازی لەوانە نەکەین کە بە مەدالیاوە دەگەڕێنەوە، پێشوازی لەو کەسانش بکەین کە جاری وا دەبینی بەهۆی پێکانە، بەهۆی ئەوەی کە ئەم یاریزانە ڕەنگە ئەمڕۆ ڕۆژی ئەو نەبێت ناتوانێت بیباتەوە، بەڵام هەر پاڵەوانی ئێمەیە. بەخێر بێەوە سەرچاوم ئەوە من بە بەڵێنی خۆم کەدا بوو حتمما لە خزمەتدا بم، ئەوە لە خزمەتدام. بەخێر خۆش سەلام کاک ئەحمەد چۆنی؟ والله الحەمدولله بڕێک وەرە پێشێ. من دەڵێم بێشانسی ڕووی تێکردووە. ئەمڕۆ ئۆتۆمبیلی کاناڵەکەمان لە دوای چوو ئۆتۆمبیل 0 تای تەقی والله زۆر عنتکە و نازانم هەر یعنی لە هێگرا تا ئەوە هاتە خوارێ ئەوە بۆ کاک ئەحمەد بەخێر بێ سەرچاوم. کە دەڵێم بەخێر بێ سەرچاوم هەر لە جیات خۆم نیە، لە جیات دامەزراوەی کوردستان 24 تۆ هەوڵی خۆتدا، بەڵام ئیتر پێکان بەشێکە لە وەرزش دەمهەوێت لە سەرتاوە لەوە دەست پێ بکەم، دواتیش سوپرایزێکیشم بۆت هەیە، پەیامێکت بۆ هاتووە. ئامادەکاریەکانی مە تەنانەت فیچەرێکیشمان لەسەر ماندووبوونی تۆ کرد، چۆنت بۆ خۆ بۆ ئامادە کرد بوو، ینی لێرە لە هەولێر بەردەوەی کە بڕۆی بۆ تورکیە و تارانەوەوانە؟ وەڵی کاک محەممەد سەرەتا زۆر سپاسین گۆ دەکەم، بەڕاستیان بۆ لە کەناڵەکەتان زۆر لەگە من ماندوو بن و ئەم کاک دەربازیش کە هەم کەناڵی سارە پەیامێرە زۆر یعنی بێت لەوەی کە پەیام نێر بوو خۆی نەشم دەناسی، بەس یعنی زۆربەی کات لە فەڕەنسای لە تورکیای تەلەفۆنی لۆ دەکردم، یعنی هەر وەکو برادەرێکمان لێ هاتێ ئێستاکە، یعنی زۆر لە هەواڵی دەپرسیم دوونێژ یعنی هات سەردانی کردم، هاتە مارێ راپۆرتی لەگە کردم، بەڕاستی زۆر خەمیمنیت، یعنی ئەنگۆ زۆر هاوکاریم بووین بەڕاستی. ئەگەر هەموو ئەو هابانە وچی جەنابتان وچ کەناڵەکەین بۆ دڵنیا بە ئەمن ئەو لەو نەبەستەشکە دەگۆڕە واز لێ ناهێنین تۆ پاڵەوانی ئەوە ئیتر ئەو شتە لە مێشکت بەرە دەرێت 4 ساڵی تر تۆ دەبێت دیسان بەشداری بکەیت، ینی ناچمو نابێ ئەوەمان نییە. چۆنت خۆ بۆ ئامادە کرد بۆ چۆنت لە خۆڕادە دیت؟ وڵای کەمە دێرانەکان بەڕێکەتم 150 دەڕیبەکان زۆریان پێخۆش بە زۆر پشتگیریان کردم، فقط لە بێت لە مامۆستایەکە مامۆستا ڕزگار کاوانی کاو یعنی وەکو بابەکو برایەکە لەگە من زۆر پشتگیری کردیمە بەڕاستی، یعنی ئەوەی ئەو لێ کردیمە برایەکانی خۆمڵانی لێیان نەکردوم. ئەو ئامادەکاریەکانت چۆن بوون لە ئاستەمەعی خۆتدا بوو ئەوەی کە تۆ یاریزانێک بگاتە لە ئاخر ڕۆژ کە دەچێتە سەر دەچێت بەرەو ڕووی ڕکابەرەکەی دەبێتەوە، دەبێت ئاستی توانایی وورەی هێزی هەموو شتێکی 100% بوو. لێرە لە کوردستان چۆن ئامادەکاریت کرد؟ وەڵی لە کوردستان بەس لەگە مامۆستا ڕزگاری تەدریبم دەکرد، یعنی زۆر لەگەم ماندی بوو، لاعیبەکانت کەسی هەمال کرد بوو لە بە من زۆر تەدریبی لەگە من دەکرد. تۆ جگە لە مامۆستا ڕزگار دەستی خۆش بێت خۆی ڕاهێنەر برایە پشتە پەنایە، تۆ ڕاهێنەرێکی تایبەتی شتە بووایە؟ بەڵێ ئەخەر ڕاهێنەرە تایبەتەکەم سەر بە وەفدی عێراق بوو، ئەو بەس لە وەختی مەعسکەرەکانیان لە وەختی بتوڵی لەگە منە، بەس لە وەخت یەک کێشەی سەرەکیە چونکە بە خۆشم وەرزی شوان بووم باشە بە بڕوای تۆ لەم جۆرە ڕکابەریانەدا ئەو ڕاهێنەرەی کە پەروەردەت دەکات زیاتر لە
کەم و کوڕی و ئاست و توانات تێدەگا ئایا لێوێ بێ باشتر نییە بە بڕێتەوە 100,000 ئەمن نزیکەی 10 ڕۆژان لە بەغدای مامەوە کە لێرە بەڕێکەتم بە یەکجاری دوو جاران چوومە بەغدای و هاتمەوەها لە بۆ ئەوەی کە ئامادەکاریەکانمان کرد کە چووینە بەغدایە وەزیر پێشوازی لێکردین یعنی بریوچ تەشجیعی ینی ئەمەیان کۆ کردە و ئەمەیان بردە کنسڵخانەی فەڕەنسا و لێرانە لە کنسڵخانەی فەڕەنسای دیسان بانگشتیان کردمەوە زۆر سپاسیان دەکەم لە بەغدای تووشی زۆر شتی هاتم وەکو یانیشتی ناخۆش یا خۆش ئەمەن یعنی برادەرەکەم لەگە خۆم برد کورد بوو هەر یاریزانی هەڵبژاردەیە بەڕاستی یعنی شتێک لە بینمان ڕوویدا بۆ باسکردن نابێ نانە بۆ باسکردن نابێ هیوادارم ئەوشتانە ڕوو نەداتەوە لە ناو لاعیبە کوردەکانی کە لە بەغدایە ینی دەڵێ ئەمانە کاریگەریان هەبوو لەسەر بورەی تۆ لەسەر ینی مێشکی تۆ مدەڕی بە ئێرانە زۆر لەگە من چاک بوو 2 ڕۆژان هینامان و ئێرانە مدەڕیبی هەولێری خۆیان گەیاندێ و کابرای لەگەم بۆ دژمن هەر یعنی برێتە ینی دەڵێ ئێستا تو کو لەگە من یعنی ها بەخۆشی قسەی دەکەی زۆر ڕێزم لێ دەگری بەخوای یعنی ئەو هابوو لە هیگڕە ئەو مدەڕی بە چای بە من دەکەت لێم بوو بە دژمن باشە لە کاتێکدا دواتر کە لێرە لە هەولێرا ڕۆیشتن چوونە بەغداد دوات چوونە تاران وەنیا چوونە ئەهواز چوونەوە پارێزگای خوزستان شاری ئەهواز لەوێش چەند ڕۆژێک تەمرین و مەشق و ڕاینان چەند ڕۆژ 12 ڕۆژ لەوێ ئەو ڕکابەرانی ئەو هاوڕێ ڕکابەر ئەوانەی کە هاوکێشی تۆن تەمرینت لەگەڵ دەکەن یاریت لەگەڵ دەکەن ئەوانەت هەبوو یا ئەوەی کە نەبوو چونکە من لایڤەکانتم دەبینی زیاتر بە تەنیا تەمرینت دەکرد وەڵای قسەکە تەواوە بەخۆی کاک محەممەد زیاتر احتیمامیان بەوەی دەدا کە یانە من بەتەنێ تەدریب بکەم چۆن شیبرێ لێرە پاڵپشتیمان نەبوو باش کاک ئەحمەد باش شتێک پێ بڵم من هەمیشە دەڵم ئەوەی کە یاریزان پێدەگەیەنێت تەمرینکردن یا ڕاستە تەمرینکردن جێگەی خۆی هەیە بەڵام ئەوەی کە پێت دەگەێنێت ئەو ڕکابەریەیە ئەو کێبڕکەیە کە تۆ دەزانی خاڵی لاوازت چییە دەزانی خاڵی باشت چییە بەتوانات مامۆستا ئەمە زۆر یعنی دەورە و بتوڵاتم کردی ئەو جیڕەی کە دەژێت ئەوە ئی کورسەکەی ئەوە بۆ بەدیاری هیناوێتیمان بادەسە کورسی خۆی بەڵێ ئەو ساعی ئۆلۆمپیاتی کە من یەکەم کوردم بەشداریم کردی یەکەم کوردم بەشداری ئۆلۆمپیاتی بکەم کوردی باشوور بەڵێ یعنی ئەم مەقسەدم لە هەولێر و لە کوردستان بەڵێ هەر لە نەفەرشکە یاریزانشکە لە جێی من بە نەک زەربەک پێی نەدەکرا یاریش بکە ینی پێش یاریکردن چون شیبرێ ڕاوەستێنە با نەگەینە پاریز دەم هەوێ قۆناق بە قۆناق بێ تۆ لە ئێرانێ لە ئەهوازێ زیاتر لەوەی کە ڕکابەرێکی تر بێت لەگەڵت تەمرین بکات تەمرینەکانت تاکە کەسی بوو زیاتر تا لەبەرەوەی مساب نەبی ئەمە لە ترسیان بڕێکیش ناسکۆڵی ها لێرە ئێمە فیچەرێکمان کرد لەقیکرد لە نازام چیدا کوت ئای وای ئەو شتانەی تێدا هەیە بەخوای قسەکەتەوە خات ئەمن کە زەربەی داوێن بەبێ ئەوەی ناوێن برێم هێدی باەن زەربەی بە قووەت داوێن زەربەی بە قووەت داوێ شەکەی بکەم بە جدی دەکەم تۆ نزیک 10 ڕۆژان لە ئەهوازێ بوو 10 ڕۆژ ئاواز بن هاتینەوە من دەڕی بەکەم لەگە خۆم هینایێران عزی لێ بۆ هەولێری ببینی کە هەولێری بینی لێرە خوڵق و خوی گۆڕا لێ مندەڕیبەکان خۆیان گەیاندێ لە فندقی ئەتا ئەمن چوومەوە مارێ سخرەتیان تێکدا هات قسەی لەگە من کە من بینم لەگە من دەڕی بەچینیا گوتی دەی بچی لەگەری پێک بێەوە گوتمەوە پەیوەندی بە تووەنیە تو مدەڕیبی من ئێمە دەچینە پاریزە تو شتانە مینم ناومێشی من هەموو هەتا ئایلەکەی خۆشم یعنی لە مێشت خۆم هینا بۆ دەرێ بەس ئامادەکاری مشکی لەو چێشە یعنی مەقسەمەشتان دێ ئامادەکاریم بەس لۆ ئەویش ویستوێتی کارێکی خێر بکات دوو کەسان پێک بێنی پێک نەهاتیەوە فراتری کرد ئەوە لۆ فتنەی شەی کرد بوو کە پێک ناتەوە ئەوەی لە من کرد ئەو جا دوای چەند ڕۆژان 2 ڕۆژان لێرە بوون چوونەوە بەغدایەوە چوینەوە بەغدایە لە بەغدایە دەزانین کو بوو سبەینان دەیگوت دەبێت سعات یعنی حساب ناوە شەڕی نەفسی لەگە دەکردم دەیگوتە من سعات 8 ڕێک دەبێت و هەستی هەشتی هەستا نا هەر دەستام ئەما چونچی تەدریبەکانمان بەخۆت ببری بە شەریش کە دەنووی جابێ بە شەر کە دەنووی ینی مرد
ئێجار چەند زارەت و مەقسەد لە کەناڵی تاخیر دەبیان لە موعیدەش تاخیر ئێمەگە تاخیرین قوربان دەڵێن خوافیز ماڵتان ئەخە لە ساڵی 1970 ڕوودا مەقسەد دقەک تاخیر بام نەیدەهێش بتەنمێ بکەم هەر ڕۆژە یەک دقە تاخیر بووم هەر ئەو یاریزانێک کە لەگە من بوو لە بەغدایە کە برادرم بوو یعنی دەسەوی بینم تێکچوو لەگەڵ منداڕی بەکەی بەدزی لە غورفەی لەگە من دەنووس بەدزی دەشەکانی دەپێچاوە دەچۆ خواری بەستا دەنجینێتن ئەمن هەرنەستم هەتا من تەدریبەکەی نەکەم بزانێ یعنی کورد گەیشتە لە کاتێکدا دەبووە هەموو هەوڵی ئەوە بدەن لەگەڵ تۆ هەڕێک بن بوارێک بۆ تۆ بڕەخسێنن چونکە تۆ نوێنێری هەمان بوو باش چەند ڕۆژێکی لە بەغدامانەوە دوای چوون بۆ تورکیا چوینە ئەستەمبۆل لە ئەستەمبۆل چوونە شاری یەلوهای لەلوهای ماینەوە لەوێن دەردەستمان بە تەدریبەکان لەوێ تەدریبەکانتان بە تەنیا بوو کابری دیکەتان نانە کەس بەس بە تاقنە تەدریبی بەم دەکرد ئێوە خەچاو من ئەو ڕۆژە باسیەوەم کە پێم کردوتم ئەرێ کۆچی تۆ هیچ کێشەیەکی نەبوو بە جوانی کوتت نا ئەوانە هەموو کێشەن مەبەستم لە چیا چاوت لێ کاکە با ئێمە پاڵەوان نەبین بەڵام پاڵەوانمان بینیوە وەنیە من بە عەرزت کەم چاوت لێبێت تۆ من ئەوە ئیحساسی من بوو هەستی من بوو کە هاتێ من لە شاشە بینیم بەڵام ئەوەی کە تۆ لە واقعدا دەیکەی و دەیبینی شتێکی دیکەی لەگەڵەوەی کە من لە شاشەیەکی بچووکدا دەیبینم هەستم کرد ئەو ئەحمەدی ئێمە نییە تاکتیک بوو نازانم فێڵی هین بوو نازانم ئەوەی کە بڵێ سەرەتا هێواش بە دواتر هین بە چونکە ئەو ڕکابەرە نەبوو کە دەخاڵ لە تۆ بستێنێ دەخاڵی لێسنا بووی 8 بە 11 بوو 8 بە 11 جیاوازی کە سێ بوو ئۆکێ لە تورکیاش تەمرین و مەشق و ڕاهێنانەکانت هین بوو باش یەکشت هیچ شارەزایەکی دەرونی وەکو پزیشکێک وەکو شتێکی ئەواتان لەگەڵ بوو لە ڕووی نەفسی و دەرونی و ئەوانەوە ئامادەتان بکەن چونکە کەسێک بۆ ماوەی ژن و منداڵ شتەیە هەر مکافاتم پیا و لە ژنی دوورکەوێتەوە هەفتەیەک شێت دەبێت تۆ ئەوە دوو مانگان ئایا ئەوە پێی دەڵێن ڕاوێژکاری دەرونی بۆ یاریزان ئەوەتان هەبوو مێشتان تێک دەدەین ئەوەشتان نەبوو فقط لەوەی کە ڕێزی عادەکە زۆر لەگە من تێکەرە ئوستاس ئەیدەر ڕێزی عادی پارە تایکواندۆی زۆر لەگە من برادرە یعنی بێت لەوەی کە بەس ئەو دەگەرمان نەبوو لە تورکیای لە تورکیا چاو لەوێت من وەکو کەسێکی وەرزشی مەشق و ڕاهێنانەکانی ئێرەوە دیتم زۆر بێت پێێتەوە ماندوو بوون بەڵام مەشق و ڕاهێنانەکانی ئەهواز و تورکیا و بەغداشتم بەدڵی نەبووە وەکو کەسێک پێم خۆش بوو لەوە شڕ و پرتروی لەوە ئامادەتربی خۆی ئامادەکە لە وڵاتەکان کە کو باش دەزانی چۆن دەکردرێ من با پێڵەوە من لە ئۆردوو بوومە ئۆردوی هەڵبژاردەی زۆرانبازی مێر منداڵانی ئێران من لەوێدا دەبینم کە ئەم یاریزانانە چۆن وەبەر شەلاق دەدرێن من لەوێمدا بینیوە کە ئەم مناڵانە چۆن پەروەردە دەکردێن لە ڕووی دەرونی و نەفسیەوە حاڵی ئەرزم هەی ئەوە نییە تۆ یاریزانێک بینی بەس شەب باوێ و ئەوە مەبەستم ئەوەیە من دەمهەوێ لەوە تێبگەین کە کاک ئەحمەد ئەگەر بە هاتپایە هەندێ زیاتر خەمی کاک ئەحمەدیان هەبووە لەم یاریە تووشی پێکانت بە هەرچەند هەموو شتێک بەدەستخوا قسەکەت تەواوە ئەمە کە بێشەوەی کە لە تورکیاش تەواو بووین بەڕێکەتن لە بۆ فەڕەنسای ئەو کوڕیان گەڕاندەوە ئەجەم مێشکم هەندێکی سرعاتی کرد کە یعنی ببینە بەتەنێ ئەو کوڕە دەبووە یاریدەدەی تو بێت ئەمن کە وەکو برادرە چوچی برایەکی لەگە خۆم بردم کە کووردا ئەو لێم هەرگەڕاوە کە لێم هەرگەڕاوە بەڕاستیە من پەیوەندیم بەسەوە نما و یعنی علاقاتم لەگە نما بەڕاستی چونچی دەمتانی هەموو شتەچی لەگە بکەم بەس یعنی چونچی وەفامان لە بەرامبەریە نمەکمان لە بینیەکە بووە هەر لێی گەڕێ باکوی ڕۆیە و ئەو گەڕاوە ئەو جەم دەربەکە هەندێک لەگە من باش بوو بەزاگام لێ بوو کە تەلەفۆنی لۆ دەهات ڕقەمیان لێوە گرتو بوو لەم دەربەکانی هەولێرێ زیاتر مێشتی تێک دەچوو بەڕاستی من عەسابم نما بوو چونچی بریم نەری ئەو لە من گەورەتر بووە ئەگەر لە من گەورەتر نەبات یعنی
هەڵوێستمەوە بەرامبەری نەدەبوو بەس برێنەرێ ڕێز هەر هەیە هەموو کەسەکە ڕێزی لە خۆی گەورەتر نەگرت با بە تااقەت با بەخیرت بیام پێم پیاونی عاشری جەناب چونچی مەقسەد یەکە گەورە بێت و بتانی دەستڵات بەستا دەشتێ دەبی خۆی لێکەرکەی خۆی لێلادەی ئەو وەختیش لە فەڕەنسا تەدریبمان کرد تەمەشای تیمەکانی کەم دەکرد کە دەهاتن دکتۆریان لەگە بوو یاریدە دەریان لەگە بوو لاعیبەچی ئەتیادیان هینابوو بەس گەمەی لەگە دەکرد لە سەواقی بلوتوس لەوێن ئەوە 4 ساعە بۆ هەر ڕۆژێ وڵاتی ساعاتە چێ بوو کە تەدریب بکەن ئەو ساعەتی تەدریبمان دەکرد بەتاقنێ من دەم کرد تەدریبم دەکرد ڕێکتی لۆ دەگرتم زیاتر ئیشەکانمان لەسەر ڕێکتی بوو کە ڕۆژی یاریش داهات ئەمن برینە لەوێن دەرکەسم لەگە نەبە چونچە من عربیەکەم باش نییە تیان ناگەمەوە من دەڕیبەکەشم ئێرانیا زۆربەی کاتەکانە من بەتەنێ دادەنیشتم بێزەوە وەختم لێ نەدەڕۆیی یعنی نەفەرەکەم لەگە با خۆش بوو یعنی مدەڕی بەچی ئێرانم لەگە با قسەی خۆشی لەگە کرد بامیان پێکەنینە گیان لەگە یەکدی بگەڕابان گەڕانم نەبوو سوورانم نەبوو هیچم نەبوو یعنی زۆر بێ خوڵق بوو یعنی پێشەوەی کە بتوڵەکەدا بێ سێ ڕۆژخوا خوا بوو بگەڕێمەوە لەلایە چشتە ماعیوەم هەبوو کە بسمە ناو ساعی جوان کە ڕۆژ یاری کەشدا هاتە من پێ دەست بێنێ لە خەوێ هەستان بەبێ نان خواردن ببینە مدەڕی بکە هەستە زوو بە با تاخیر نەبین بچینەوێندەر وڵا کەچینە شوێنی حەوانەوەتان لە تا شوێنی ڕکابەری چەند ساعتێک بە پاسی لە بن لای برزی بوو ساعت 5 تۆیەوە خەبەر هێنا لە کاتێکدا وابزانام ساعت 1 و ئەوانە بوو 12 نوێژم کرد بە عەجەلە خۆم گۆڕی و ڕۆیشتین سواری پاسی بووین چینەوێن دەرگەیشتینە ساعەکەی وەڵا هەر دانیشتم ئەمنی بەجێهێشت ئەو ڕۆی ئەمنی بەجێهێشت ئەمن دانیشتم بە تاقنێ لە کاتێکدا مدەڕبەکانت کە لە گەرەوەکانتکە لەگە لاعیبەکانیان گەرمیان دەکردن ئامادە یعنی ئەنەرژیان دەدانێ تەشجیعیان دەکردنەوە زۆر مهمە لە یاریزانی کە پێشەوەی بستناسای بۆ خۆت مدەڕبوو ئەگەر یاریزان زاروەیە دەبێت لەگەڵی بیت ئەمە ڕاستە لە خوای گەورە نەبی لە عەبدولبەشەری ناترسێ نەر بەس برینەری ئەو ساعەلۆ من زۆر نامەوە بوو تۆ سترێسم هەبوو لە جمبورەکان باسی سترێس دەکەین باشە ئەوەی کە ئایا کاری ئەوە لەگەڵ تۆ کردرا بە دوو قسەی خۆش بە پێکەنین بە سەیری سوحبەت با چی ئەو سترێسە لە تۆ دوور بخرێتەوە ینی بتبەنە ناو کەشێک کە وا هەست بکەی نامۆنی لەوێ شتی وانە بوو خراتر یعنی خۆیان لێ تووڕە دەکردن باشە بۆ لە جمهور دەترسای مەسەن جمهور چێتی جمهورەکان زۆر بوون ئەمە سەعانەمان نەدیتێمە لە کوردستان پەروەردە بووینە مێشک سوراوایە مێش ئەگەر هادبی بەشداری بتوڵەکانی مەتکرد بیتن لە هەولێر و لە کوردستان یعنی بە کاملی یان لە بەغدایە بە هەمووی 200 کەس ئامادە نییە بێتەمە شاافکاتە مەقسەد بێ ئەوە یەکسەر توێتە ئەمن لێن دەر ئامادەکرام واقعیان لە بەکردم 5-6 پێشەوەی بچمە ناو ساعی بە لاپتۆپی بە ئایپاتی تەمەشا ئەو هادەکەی لە ناو ساعی بێرەدا دەڕۆی بێرەدا دەڕۆی بەوان ئەوان ئەوەی لێژنەی ئۆلۆمپی یعنی فەڕەنسیەکان ئەو هادەکەی ئەو هاناکەی دەچووکن مدەڕیبێت یعنی برێونەری لۆ من نامۆ بوو شتی وام نەدیتە بوو کە دەبینی دێمە ناو ساعەکەش یعنی پستانەی زۆرم لەسەر بوو بەس وا دەرناخم کە یعنی پستانەی وام لە سەرا کە سترێس بمیان ئەوە بوو پێتەوە دیار بوو کاک حەمە وەڵی ئەخەت ئەمن واست پێدرم ئەگە هەر یەکەچکە نارم لە جێی من دەگەڕاوە بەشدانی دەکرد تۆ توێ ناو ڕکابەری تا ئێرە ئەوە شتەکان باش نەچوونەتە پێش باشە لەوێ ئێوە تاکتیکتان چی بوو بەرامبەر ئەم ڕکابەرەی کە ڕکابەرێک نەبوو لە ئاستی تۆدا ئەمن کە لێرانە لە بەغدایە وەرەقەیان پێم وەرکردم 25 میلیۆن دینار غرامە ئەگەر ئەمن خەسارەم هەبی بەجێی مدەڕیبی نەکەم وە تێدەگەی گوتیان مدەڕێ چ برێ بدۆ ڕای گوتی کراوی فرێدە گوتیان وەرە دەرێ وەرە دەرێ تێدەگەی یعنی لە هەمان کات دەگوتیانگە کە تێ بەرامبەر ئیسرائیلیش بەزواز ئیسرائیل لە وەزنی من نەبوو گوتیان بکەویە بەرامبەری ئەگەر لە نیهایبی لە پێش نیهایبیش دەبی سەعب بکەیەوە باشە تۆ یاریزانی عێراق بوو یا یاریزانی ئێران سەعب دەکاتەوە دواتیش عێراقیش هاو بڕیاریدا بەجددی گوتیان کارمان لە بڕیارەکان دانیە دێ وەڵا کەم پەنجەمۆریان پێکردم گوتیان بەجێ مدەڕیبینەکەی غرامە دەکرێ
ئەو مەسروفاتە هەموو لێ دەستینەوە کەلۆمان کردی برێنەری ئەوەلۆ من زۆر ناخۆش بچون شکایەریزان دەستە ناو سعی ئەگە بەدری خۆی گەمەی نەکاتن ڕاستە مدەڕیبەکە دەبی لە ئاخیرەکەی خەلەلی ببینتەوە کە لە پاش بم یان لە پێش بم بەس ئەوان لێکەم و گوتیان دەبی لە من دەستێوی بی باشە تۆ چووی دەستت پێ کرد هەرو جوورێکە دەڵم چاوەڕوانی ئەوە نەدەکرا کە ئەوەندە خاڵێت تۆ بستێنێت چونکە دیارە بۆ کەسێک کە وەرجی بێت دەزانیش پاڵەوانی ئاسیا ناڵم پاڵەوان نییە بەزەخە تۆش پاڵەوان ئەو قسەکە تەواوە ئەو لە چ وەریگرت دەزانی ئەو خاڵانی لە چدەم وەرگرت دیتیت زەرپەی بەس لاقی برن دەکاتن دەبتە نقطە ئەگەر تەمەشاکەی ئەمن بە قووەت لی دەدەم ئەو بە سەبری لێدان ئەو دەیزانی لەکوێ بداریە ئەو تەکنیکی زۆر کردبوو لە سەواقیەی لەگەڵ یاریزانەکانت کە ئەمن هیچم نەکردبوو کاک ئەحمەد تۆ یاریەکانی ئەوت ئی پێشتر بینی پیان نیشاندای پیشانەدا بڵێن ئەوە ئەم جۆرەیە لەو لایڕا لێدە لەو لایڕا بۆی تەلەفۆنی دۆ دەکردم ئی هەولێرە دەیگوت کورەوە دەفڕی لە ئەوە ئاگات لێبی بۆ مەگە تارەیە گوتم کاکە وەڵڵای هەرچبی لەگەری دەچمە ناو ساعی تۆ لێدانەکانت زیاتر بەلاقی چەپەیە ئەخە بەڕاستی ئەم ڕاستەمە بەس کە چوومە ناو ساعی تەمەشاکە کە یەکەم جار یادەکە دەست پێ دەکە بە لاقی ڕاستە گەمەم کرد یەکەم جار بە چەپەی زەربەکەم لێدا نەینووسی دوای کردمە ڕاستە دیتم بەڕاستی ئەو لاقی چەپەی زۆر بەقۆت بۆ ئەمنی بەرداوە چکە ئەمن لۆ بەربوومەوە بەرنەدەبوومەوە یعنی بەناوێ بەس کە لاقی پێشەوەم برن کرد ئەو سند ئەو لە من بەقوەتتر بوو لەوەی کە زوهر ئوجومی کرد بەربوومەوە یەکسەر لاقی خۆم گوڕێەوە کردمەوە چەپ هیچ لەگەم پێ نەکرا کاک ئەحمەد کە بەربوویەوە و آخر جار هەستایەوە دیسان بەربوویەوە بڕواتەوێ من دڵم کەوت ئەوە هەستی قسەکەتەوە و کوردان وەڵایەزان ناو بەربوونەوە یەکەم دەرم کە فاولەکەم وەرگرت ئەو دوو فاولی لە من وەرگرت دەزانی لۆ چونچی ئەوان هەمویان عکەمیان لەگە بوو لە ڕۆژی تەدریبەکان عکەمەکە پێی دەگوت چ بکەن چ نەکەن فاولی مەدەن گەمەیان دەکرد ئەوان هەموو ئەوان بەواقعی دوو لە نەفەرە چکیان لەگە بوو ئەو خۆی کردەکرد ئەو بەس دەیدەدا تەماشا ئەحمەد ئەگەر بەهات پایە تۆ پاڵەوان هاتپایەوە ژیانتی دەگۆڕی ینی ئەو خەڵات و دیارە کە بۆ نمونە لیژنەی ئۆلمپیکی عێراق دەیدا پێ یاشتێکیوە هەبوو بەڵێ هەبوو ئەوەی یەکەم بە ئەیکە ئێستا تۆ تووشی پێکان بووە هیچ فەرق دەکا وەڵڵی هەتا ئێستا هیچ دیار نییە هیچ دیانێ من گرتە ویددیۆیەکم بۆ هاتووە بە لە پێش تویدا دەنێم کاپتن کۆچەر بەخۆ بە مناڵەکانی بۆی نردووی گوێ لە ڕاگرا ببوورە نەمانتوانی بێن خۆم و مناڵەکانم کاپتان ئەحمەد زۆر بەخێرهاتن دەگەین ببوورە نەمانتوانی بێن خۆم و مناڵەکانم هەمووان بەیەکەوە بەخێرهاتن دەکەین دەکەین بۆ نیشتیمانی کوردستان وەک باڵاوانی پێوێنە برای بۆ ئێمە ئەوەش کشەکەوانە ئینشاءڵڵا زۆر جاکەوە ئینشاءڵڵا زۆر ئینشاءڵڵا وەرە هیوادارم چاند بیت و هەر پاڵەوانی لای ئێمە کاپتن ئەحمەد ئێمە گێمانە خوددا ناخۆشەکە بووە بەس هەر براوەی لە دڵی ئێمەیە ئینشاءڵڵا خۆشیفان دیارن جارێکە بەرداری ئەوڵاماتی پاکستانی ئینشاءڵڵا بۆ 4 ساڵی دواتوو کاپتان ئەحمەد بەڕاستی مامۆستا بچی خوشی منە زۆر یعنی ڕێزی لێ دەگرم زۆر ئازیزە لام یعنی وەکو خوشکەکانی خۆمی حیساب دەکەم بەڕاستی زۆر پشتگیری کردم بەڕاستی دوی ئەو هاپشتگیریان کرد بام ئەو وەز ئەمانە هەبەستە نەدەها لەلایەن مێشک و دەرونیە و ئەو چتانە ئەمە چی بە جەنابەت دەبەخشی ئەوەی کە ئەم مناڵە چاوگەشانە بەڕاستی بەخێر بێەوە بۆ نیشتمان دەزانم نەتیجە یەکەم هینەیە دەستت خۆش بێ لێرە هاتێەوە نەگەشتونێتە ئەوێ گەشتینە ئەوێ کە تۆ لە ناو یاریەکان یاریەکە بکەوە ئەگەر لێک دێەوە ئەمن زیاتر لە 15 زەربەی لێت دەم 15 زەربەی لە واقعی دەدەم تەنها 5 قڵ دەنووسێ باشە کێشە لە واقعەکەدا بوو واقعەکە نا کێشە لە من بوو تۆ بەخۆی ئەو واقعە سانسۆری سەپێتە کە ئەو هالێ دەدەی نقطە دەنووسیتن ها بەس سانسۆرەکە یەکدی بگڵ شتە پێت بسوڕێنی
بەس کە ئەو هالێدەی نانووسی ئەزا بە قووەت بێگەواقیەکەی بتڕێنی نانووسی ئەو هالێدەی ئەو هالێدەی ئەوات لێدا بۆ ئاوات لێ نەدەدا ئەمن تدریبم زۆر لەسەر نارم تدریبم لەسەر واقعی نەکرد بوو وایە پاڵپشتیمان نەبوو ئەگەر لێرە نەبوونی واقعەش لێرە زۆر زۆر لە کوردستان کارە ساتە نییە ئەمن نەگە لە فەڕەنسای من نەفەرەکەم لەگە بەیانی تدریبی لەگە کردبام زۆر لۆ من باش بوو لە ناو یاریەکەش کرد بەڕاستی زۆر گەمەکە کە بەرەو کۆتایی دەچوو ئەو دوو فاولی لێ وەرگرتم دەگەڕێتەوە کەلۆیە هەمەسە ئەلعەقیعەکە مەکانی هەرێمی کوردستان ئی هەولێرێ کاک عەلیە کاک ئەمینە کاک ڕۆستەمە زۆر تەلەفۆنیان لۆ کردم دڵنیام مەگەر پاڵپشتیان بکرا لەگەرم دەهاتن تۆ دەڵێ من ئەگەر بەشێکی ئەو تووشی پێکان بوونم ئی بێ ئەزممویمە بەڵێ ئەوەی کە ئەزمموی ڕکابەری گەورەت نییە بووە یەکەم جارە بچینە ناو ساحیبە دواتر من وەکو گلەیەک تۆ بە سێ خاڵە پێش بووی وای بوو دوای پشوویەک دقەیەک پشوو بووچی بوو یا کەوتی هەستای شتێکی وا بوو ئەو ڕێستیان وەگرت ڕستی دقەی ئەمن لیاقم فول بوو تدریبم بە خۆت بگوتمەم دەڕبەکەی کارتی برنمەکە و لاعیبە ماندی بووە ئەمە بەرنامەمانەوادانە بگوتی ئەو زیرە گوزانی لاعیبەکەی ماندی بووە کە دەگەڕێتەوە کەلیژ نەدیتە ئەوان بووزی لە پشتەملی دادەنێن نەفەرشکەیان لەگەرە خزمەتی دەکەن ئەو لاعیبە یعنی لاقیمات ئەوە دەکەن من کەسم نەگەنە بەزم دەڕبەتی هەستان باش ئێمە بە خراپی غوربەتیمان کە دەچمەوە ناو سعی ئەم دەربدێتە من ئەو چکامە گوتە من یەک دقەی ئەوەلی بە خۆت گەمەی بکە 4 دقەکەیت کە لە بۆ منە ئەوەی کورد کە دیاریشە لەگە مەکان زۆربەی کات کە ئەتوو فارسی باش دەزانی چونچە من لەگەری بووم دڵی تێدەگەیشتم دەیگوتە من نێ ئەغەب یعنی نێ دوای بڕۆ پێش هجووم کە مەجای مەدێ ئێستا ئەمن ئەگەر سەعبم کرد بە لاقم بشکا بە تێدەگەی ئەو شکانەکە و لایەن خوای گەورەوە بەس ئەگەر بەجی نەکرد بە مەقسەد بەهات بامە پاش سەعبم کرد بە ئەو لاعیبە نقطەی لێوەگرت بام یان لاقم بشکا بەیانەمنی بەردا باوە نەهرنەمتانی بەهستمەوە ئەو 25 میلیۆن دیناریانە سەم دەکرد دەمار باش شتێکت پێ بڵم کە یەک دقەکەی بۆ وەرگیرە ئێوە هاتن بەڕە ڕووی یەکتر بوونەوە بەڵێ بە بڕوای من ها دەکرا تۆ پاشەکشەیە بکەی پتیەوە لێ دەیەوە تۆ هەڕاست گوتە من نەگەڕێەوە کوتی نەگەڕێەوە بە بڕوای تۆ گەڕابایە و ئەو هات پاو لێت دابەوە باش ئەگەر بە مێشتی خۆم کرد بامە 100,000 ئەو زەربەم نەداویستەمە ئۆکەی زەربەکە کەوێ کەوت من وام هەست کرد هەردووکتان چۆکتان پێکەوت بەڵام تۆ دەڵێ قەسەبام پێکرد شکا گوێت لە دەنگی بوو چی بوو بەخۆی کە زەربەکەمان لێدا بروسکە یەک بە ناو لاقم داهات لە ژیانم زۆر زەربەمان ئەوە هاویشتە پێ قەسەبەمان پێککە تێ بەس لە ژیانم داشتی وام نەدیتە بە زۆر بازار بەس چونچی گەرما و گەرم بوو کە دەبینی لاقم برن دەکەم تەمەشا دەکەم ئەستور بووە یەکسەر ئەوها بۆ قژەچی کرد هەر ئەو کات بۆ قژەی کرد وەڵا سپران لێدا چونچی سپرایەکە زۆر بە قووەتە گەرمی کرد هەستم بازای نەکرد کە ئەمنیان هەستاندەوە دووزار لاقم لە ئاردیدا هێزکەکە بەخۆی شکاو لێک بوو دیسان لێک بووە هەر ڕاز ڕۆم لەگە هاتە دەرێ ڕابەر بوومەوە گوتم گەمەم پێ ناکرێتەوە وەڵا دەم و دەست دەمنیان بە چکە لە بەد لە پێشیش بووم دەم و دەست دەمنیان گەیاندە نەخۆشخانەی فەڕەنسا ئەو جەبایی نەخۆشخانەت پێ برێم لە نەخۆشخانەی ئەمن زمانی نازانم وەڵا مدەڕیبەکەم گوتیان ماندیمە دەگەدەسمەوە گوتی هە سەعاتێک لەگە من ماوە دکتۆرەکان گوتیان کە دەینێرنەوە عێراقیان لێ ئەمەلیاتەکەی لۆ دەکەن بڕەکەی گوتی پارەکە 11,000 دلار دەوێ ئەلعەقی وەزیری عێراق دکتۆر ئەحمەد بەرقا هاتە سەخت گوتیان پارەکەی دەدەم کنسوڵخانەی عێراق لە فەڕەنسای هاتە سەرخەت گوتی ئەمە پارەکەی دەین مەسروفی بکەن چی دەوێت لۆی بکەن بەس برێونەری هەر ئەوهایە دەبی تەلەفۆنە چ لۆ داکوبابی بکەین بزانین ئەمەلیاتەکەی لۆ بکەین یان بینەوەکە و مەسئولیاتیە لە بنبەنجە بەخۆنێتەوە وەڵا کە تەلەفۆنمان لۆ برایەکەم کرد چونچی با مۆبایلی زیرە چی نییەوە ساپۆچتانە برایەکەم پەنجەمۆری کرد لەگە زاوایەکەمان تەلەفۆنیان کرد گوتیان کاکە لەسە مەسئولیاتی مەوە پەنجەمۆر دەکەین دۆیان بکەن بە ڕێزی عادەکەیان گوت وەلا ڕێز بکە پەنجە گوتیان سبینی سەعات
هەشتی سبێنی عملیات دەکەین تا وڵا ئەمنی ژەوە هیچم نەخوارد لە 5 سبێنیەوە بوویتە سعاتم بوویتە 5 هێواری 12 ساعت هیچ نەخۆی بخۆت دەزانی گەمەش بکەی ماندی بی وڵا ڕۆیشت ڕێستیادەکەش ڕۆی ئەمنی جوارەسە جێکەتیمە بێکەس مایەوە بێکەس ئەجە خەستەخانەی فەڕەنسای چ بوو یعنی نەکەستێت دەگەیش نەهیت وڵا گوتم کاکە هەر خواردنەکەم لۆ یعنی تو لەوان تێدەگەیشتی ئەوان لە تو تێنە دەگەیشتن گوتم خواردنەکەم لۆ بینن ماسیان هینا بە چەلاوی یعنی لەبە بۆن سادەکەی قزما بوو ئاگام لە خۆم ویستویەتی لە تێراوی دووشیش کە باوی بۆ وەڵا خواردنەکەم لادە لە هەتا سبێنێ لە ئازار و لە عەژمەتان بەخوای سەری سەعاتەشی دەبات گازم دەکردن دەرزێکیان لێدام لە بە ئازاری کەسم لەگە نەبوو یعنی بمباتە WC بمباتە خۆراقم شکایە لە جێوە یعنی زۆر بە ئازار وەڵا تا سبێنێ کامنیان بردە وەرفێگەش نەشتەرگەری کەسم لەگە نەبوو دیسان یەک کەسیان نەهاتبوون ئەوان نەمدەڕیبەکە نەڕێزدادەکە چوینە بە ئەوەی خۆیان گوتیان نیان هێشتەمە بینە زۆر ئێمە لە پێش دەرکەی بووین ئەیبرێ نەری کە دەچی عەمەلیات ژەکە کەسە خۆت لەگە نەبی لەو دوورە وڵاتەی ناخۆشە وەڵا کە 5 ساعتان لە زۆری نەشتەرگەری مامەوە کە هاتمە دەرێ کەسم دیستان لەگە نەبوو دوای ئەوجا وەفدەکە کامل هات وەڵا هەر ساعتێک لەکنەم بوو دوای دیسان ڕۆیشتنەوە هەتا 2 ڕۆژان ئەمن ئەو هابەتاقنێ لە عەزابدا دەژیام موبایلەکەشم خەت ئەو خەستەخانە خەتی نەبوو ئەمنیش بە بێ خەت بە بێ تەلەڤیزیۆن بە شەرێک هەلەسە جێی بکەویتن برسی بی دەبیت چ بکە یعنی وە بزانێت لە چ عەزابەچی ژیایمە ئەوە نییە کە ئێستا هەیە تەمەشا دەکا من کە دێمە ناو ساعی دەرێنەوە چ سای ئۆلۆمپیاتیکا کە بازم دەیە وەڵاو بازێ من دایتم کەس نەیدەیە هیوادارم بەس ئەو ناخۆشیەکان دەدڵدا نەمێنێت کاگە ئەحمەد جەنابەت هەرە جوورێکە باسم کردی لەبەر چاوی ئێمە ئەوە ئەو مناڵانە دەڵێن تو هەر پاڵەوانی ئێمەی ئەو پاڵەوانی ئەوجا لێرەدا شتەکەیە ئەمن کە لە ئێران لۆچە هاتینەوە هەولێرێ باو شتەم لە فکر کرد بەڵێ ئەمن چۆکم لەگە چۆکم لەگە لە تارە ئەمەلم لە دەستدا کە بچمە ئۆلۆمپیاتی مەدەڕیبەکە گوتی بڕۆکن دکتۆری ئەگەر بزانم چۆکت کە زەربەم پێ چۆ چەڕاستم زەربەم نەدەتانی باە بم هاویش بە بەردەبوومەوە کراوی چۆکم خراپ تێکچوو بوو چوین ئەمنیان بەر دکتۆری دکتۆر گوتی وەڵا هیچ گوتی هیچ ئەیبینە و ئەوەیە دەشەنوزاتەی زۆری کردیە لەگە چووە ئەوانش بەیتار و شتیان نییە ئەو شتانە بێ وەڵا گوت کاکە بووم بنەوە دەچمەکن مامۆستا مەحمەدی مامەد تایکواندۆ شوێ لێ بەیتار کاک محەممەد گەڕامەوە لۆکنەوی بەڕاستی ئەو یعنی دینگەی تایکواندۆی هەولێری ئەو داینەیە ینی چۆکی چا کردیەوە کە هاتمەکنی بەڕاستی نەخۆشی زۆر دەکەم بوو دەم و دەستگەیشتمە هات نەچوومە مارێکسەر چوومەکنەوی لە جێی ئەوانەی کە نەفەری لێ چارە سەر دەکەم وەڵا دەم و دەست نەخۆشەکانی بەلا ناچکە زۆرم یعنی لەگە من تێکەرە و زۆر ئەمنیشی خۆش دەوێت بەڕاستی بە مامۆستای تایکواندۆی هەولێری دەزانم بەس تدریبی بە من نەدایە بەس من بە مامۆستای تایکواندۆی دەزانم یعنی زۆر ڕێزی دەبێت ئەو زەلامە ڕێزی لێ بگیرێ وەڵا نەخۆشەکانی لادا ماشەڵڵا بە ماوەی 5 دقەی چۆچی چا کردم گوتیاتە 2 ڕۆژە ئەمە زەربەی مایە پاژە 2 ڕۆژەی بزانە ئەگە زەربەت لە دیواری نەدا ئاختەبی گوتم باش وەڵا دوایە کە 2 ڕۆژی سرعاتم لەسەر کرد زەربەم هاویست بەرا لە من نما باگەنا ئەمن دەبا لە هەنجی وەلا بگەڕێمەوە ساعە بکەم کاک ئەحمەد تۆ نەشتەرگەریت بۆ کرا لە نەخۆشخانە دواتر منیان هینا دەرێ هاتیەوە ئێرە وەنیا لەوێ لە هوتێل مایەوە 10 ڕۆژ مامەوە ئەمنیان بردەوە قەریەی ئۆلۆمپیاتی دوای دیسان سەردانی پزیشکیت کردەوە کە بزە چمان لێ هات دەرمانیان لە وەرنەگرت بوو کە دکتۆر عیلاج دوونان و سیتن لە فکریان کرد بوو سەعات 12 شەوێ هەتا 5 سبێنێ لە عەزاب لەو قەریەی هاوارم دەکرد کەس ئاگای لێ من ئێستا من بڵم ئەحمەد غەریب بەڵام ئەحمەد وەڵی دوو جارانی وەچ شێتانم لێ هاتبوو لەگە خۆم قسەم دەکرد باش دواتر ئەمنیان بردوێنێ هاتیەوە وایە دوونێ کاتژمێر 6 سبێنێ گەیشتمەوە مەتاڕی هەولێرێ کە 24 ساعتە من لە مەتاڕی ئەستەمبۆڵ و فەڕەنس وەڵی یەکەم کەس مامۆستا ڕزگار هات بە هۆڵی VIP یعنی ئەوەندا
لەگە دوو برادریت کەم کاک گۆران و کاکسی داداوانە لە هەر لاعبی تایکواندۆینە بەس برالو من حیسابن داکم و بابم و خزم و کەسەکانم خوشکەکانم هاتبوون برایەکانم زاوایەکانمان هاتبوون چێ هات بوو چێ ئەوانە خزم و کەس و کارن چێ هات سەرۆکی لێژنەی ئۆلۆمپیش هاتبوو کاک زاهیر بەڕاستی ئەویش بە وسبینە زوێ ئەزەتی دا بەرە خۆی پێش بەرنامەکە تەلەفۆنی بۆ کردم دەستخۆشی کرد کوتی تۆ خەمخۆری وەرزشوانانی ئەوەی کە لە دەست ئێمە دێت ئەوە دیدار و ئەوزای کاک زاهیرشمە ئەو بەڕاستی لە فەڕەنسای زۆر تەلەفۆنی لۆ کردم زۆر لە هاوکاردا بوو چێ دیگە لە کاک زاری مدیر عام کاک سەردار ئیسماعیل بەڕاستی ئەویش لە فەڕەنسای زۆر یعنی کە تەلەفۆنی لۆ دەکردم ئەوەی لە تواناوی دابوو کردی یعنی لە توانای خۆی کردی ئەوەی پێکرا دوونێ کە تەکنیشم هاتەمارش سەری لێدام دەستی خۆش بێت دەستکە گورە شیلۆ هینا بووم کاک ئەحمەد چاوت لێبێ کاری باش و جوان هەر کەسێک بیکات دەستی خۆش بێت وەڵاهی باشە تۆ دەبینی 1000 کاری جوان دەکەی دەستت خۆش بێت بەس کارێکی خراپکەی دەشێوێت وەنیا کاک ئەحمەد ئێستا دوای چەند مانگی دیکە تۆ دەتوانیت وڵای دکتۆرەکە گوتی هەتا 4 مانگ 5 مانگ کە تا مانگەچی گوتی مەڕۆ لەسەر لە سەعارەبانەی بە ئەزیەتی مەدا پاشە و مانگەی گوتی هەتا 4 مانگ 5 مانجکە دەتوانی یاریش بکەیەوە تۆ کوڕێکی کاسبکاری جگەلەوەی کە ئێستا سواری ئارەبانەی بووە ئارەبانەی شتەیە میوەکی لەسەر دەفرۆشی ئەو چی لێ دێتەوە وەڵایەوە لەوێن دەرم ناتانم بخۆم میشکەم و هەتا دەگەمەوە سەپەیانم زەحمەتە پلانت چییە تۆ 4 مانگی دیکە مەجای ئەوەت هەیە تۆ دەست بکەیەوە بە تەمرین تەمەنت چەندە 28 تازە گەنجی وەنیە تازە گەنجی بۆ ڕکابەریەکانی بەڵای بتوڵی ئاسیامان لە پێشە بتوڵی گەورە بتوڵی عالەمیمان لە پێشە ئینشاءڵڵا ئەگەر هەتا 4 مانگ 5 مانجت کە توانیم یعنی یاریەکە بکەم دەست بە یاری بکەمەوە ئەوە ئینشاءڵڵا دەستمەوە ناو یاری ئەگەر ناخۆم تەرخان دەکەم لۆ ئەوانەی کە کەمەندا منیان هەلاعیبی ساخ ئەو تەدریبانەی وەرم گرتیا یعنی ئەمنی ژەو تەدریبانیان پێ دەکەمەوە دەمەوێت لاعیبی دەڵێ ئەگەر بزانم لە خۆم ڕاببینم بەشداری پاڵەوانتەکان بکەمەوە ئەنجامی باش بەدەستپێنم بەردەوام دەبم لە وەرزشکردن لە یاریزانی بەڵام ئەگەر نەبێت دەچم دەبمە ڕاهێنەر وایە نەگڕاهێنەر ئەمن لەگە مامۆستا ڕزگاریمە بخۆم لە قاعەی هەر پێکەوە ئینشاءڵڵا کاری جوان دەکەین تایکواندۆی بەرەو پێش دەبێن ئینشاءڵڵا چاوەڕوانیت چییە لە بەرپرسانی وەرزشی عێراق چونکە تۆ بە ناوی عێراق جووی ئەگەر بە هاتپایە لەوە یەکەمی شاتپایەوە داکود یاریزانێکی عێراقی یەکەم هاتووە عێراقیان دەدا دەست ئەوان هەمویان عێراقی گوتیان عەقی گەمەکەتدا ئەو مدەڕیبانێک کە لەوێن دەربوون مدەڕیبە عالەمیەکان عەکەمەکان کە مەشای گەمان دەکەن گوتی باوەڕ کە ئەوانی وێن دەردایان گوت قەنەعەتمان نەدەکرد عێراق بەدەست ساعت کەش داعی بە چوا بینتە ناو ساعی وە پێشی نایە تەمەشاشکە دوای من کە ئەمچکەلووە من ینی ئەوە بوو بەهۆی ئەوەی کە گەرم بێ گەرمێک دروست بێ لای 3 مانگان مەعەسکەرێکی زۆر چڕوپڕم کرد یعنی هەموو شتم لە خۆم ئارام کرد ئیشکردن داک و باب مار و مندار بەس تەدریب نووسن ئەوەش گەنجی ئێستا و شتەی ناکاتن لێرانە و شتەی ناکات چونچینە پشتگیریان هەیە نەپارەیان دەدەنێ تێدەگەی کە ئەتوم شایستەی دارایت نەبی ئەو تەدریبە بە قوتەش بکەی بە عیاتی گوتیە تو ناگەی ئامات هەندێک یاسا هەیە لە هەندێک وڵات ئەو کەسانی کە بەشداری دەکەن لە پاڵەوانیتی ئۆلەمپیک و پارا ئۆلەمپیک دیارە هەر ئەوە نییە بڵێن وەرم محەممەدی شەهری بڕۆ تۆ ئەم یاریە بکات تۆ دەبێ بیبێەوە دەبێت زۆر قۆناغەیە تا دەچی و پێشی دەڵێن ئەگەر تۆ مەسەلەن بۆ نمونە ئەو کەسێکی یەکەم هاتەوە ئەوەندە بڕەپارەیە دەدێنێ یا ئەوەی کە دەتوانێت لە زان کۆکان زۆر بە ئاسانی وەربگیرە هەندێ شتی باشیان بۆ دەکەن هی عێراق ئەو دەستخۆشیانەت چی بوون ئەگەر بە هاتپایە تۆ یەکەم هاتپایە دووەم هاتپایە سێماتەوە وەڵاوان لە لێژنەی ئۆلۆمپیکوتەنەوە یەکەم بی 50 ملیۆن دیناری دێنێ دووەم بی 35 ملیۆن سێم بی 25 ملیۆنی دەدێنێ ئەگەر تووشی پێکان بێ و
لە پێشیش بێ و نەتوانێت بەردەوام بێت چەندی دەدەن بۆ خوای ئاگام لێنە چونگە ئەو جانیشی لەسەرداناوە ئەمن بەخۆی نازام هێشتا بڕیاریان نەدا بامە قسەی نەکەین برین دەماندنێ ناماندنێ ها ئەوە دیار نییە هیچ من دەڵم بەرحاڵ وەکو قەرەبوویەک زۆر باش تەنانەت نازانم وەرزی لە کوردستان دەستی پڕیانە ئەوانیش ئەگەر بڕیارێک بدەن شتێک بۆ بکەن بۆنە خۆ یەکێک لە بەرپرسانی گەورەی کوردستان یا یەکێک لە خێرخوازەکان بۆنە ئەم گەنجێکی ئاوە کاسبکار لەسەر عارەبانە بژێوی ژیانی خۆی پەیدا بکە من نامهەیە بۆ هیچ کەس بپارڕێمەوە تا ئێستا لە ژیانمدا بخۆم نەپارڕامەوە ناشپارڕێمەوە بەڵام بۆ وەرزشوانانی ئێمە کوردستان هەرچی بکردێ هەرکەمە بۆ ئەو گەنجانە با دڵیان خۆش بێت بەم وڵاتە بەم نیشتمانە چونکە لە کۆتاییدا هەمومان پێکەوە دەژین یەک ناولای ئێمە پیرۆزە ئەویش کوردستان وڵایی کاک محمەد بەخۆی قسەکەی تو تەواوە جوانە بەس ئەمن لە خوای گەورە بزات بێ لە کەس نەپاڕێم و لە خوای گەورە زیاتر بەچێ هەلاق لەو مێزەی دەدەی بەلا قساخی وەڵڵا چاوم لەست کەس نە بەس بری مەقسەد یەکە بەرپرسەشی وەرزش لە عێراق یان کوردستان مەقسەدێک کاتەوە و هەر لایەتیە شایستەی خۆتا ئایڤەنیا بەس بری ئەمەە بچم بپارڕێمەوە برێم خێرتان لەگات ئەوەی منیش پارانەوە نەبوو ئەرکە چاو ئەتو بەس یعنی من سەرکەی خۆشکەم خوا کەریمە خوای گەورە ڕزق دەدات ئینشاءالله کاک ئەحمەد جەنابەت هەر پاڵەوانی لە ئێمە هیوادارم زۆر زووتر لە 4 مانگ تۆ بگەیەوە سەر بوارێک کە بتانی تەمرین بکەی مەشق بکەی ڕاهێنان بکەی زۆر کەس هەیە بەجەستە ساڵ و سەلیمە تەندروستە هیچ کێشەیەکی نییە نمونونەکەی بۆ خۆم لە ڕووی تەمبەڵیەوە وەرزشەکەی ناکەم بەڵام جەنابەت هاتووی وەکو نوێنەرێکی باش کوڕە کوردێکی ڕێک و پێک هەستاوی چووی لە پاڵەوانتی بەشداریت کردووە ئەمە قەزا و قەدەرە تاقیکردنەوەیە ئەلحەمدولیلا حاڵی بووی بەدڵ وەری بگرا هەرچەند دەکرێ هۆکار هەبێ ئمە باز لە هەندی هۆکارمان کرد وەنیا هیوادارین ئەو هۆکارانە لە یاریزانەشی کوردی تکارە نەبێتەوە کە سووە ئەمن لێ ئەو شتانە باز دەکەم بەخوای لەبەرەوەی نییە کە برێ من تووشیەوە بێم چکە من هەموو ئەوەی غەدری لێکردیمە و گەردەنی بابیشی مازا کردە لە ڕاهی خوای گەورە تێدەگەی ئەوەی بەسە مندا تاوە با بڕوە بەس ئەوە دووبارە نەبتەوە لە بۆ یاریزانشکە کوردکە چونچی ئەوەی من تەعاملم کردوانێ ئەو تەعامل نەکە کاک ئەحمەد زۆر سپاس هیوادارم نمونەی کاک ئەحمەدەکان زۆر بن نەک بەم شێوەی کە توشتی پێکان دەبن ئەو هەست و ورە قارەمانانەی کە لە ناخی کوڕانی کوردایە کچانی کوردایە تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ ئەم کوردستان هەر ئاوەدا